بەڵێ مراد دیارە وەک دوێنێ ڕاگەیەنراکە سیدووەمین ساڵیا دیێنفال بە شێوەی فەرمی هیچ مەراسیمێکی بۆ ڕێک ناخرێت بەڵام ناو بەناو کەسوکاران فالکراوان دێنە مۆنومنتی ئەنفالی چەمشەماڵ و دێنە مەزاری ڕووفاتی ئەنفالکراوان و لە بەیانی زوودا پارێزگاری سلێمانی و سەرۆکی پەرلەمان بە یاوەری چەند پەرلەمانتارێک و وەزیری شەیدان و ئەنفالکراوانی حکوومەت هەرێمی کوردستان لە سێ کاتی جیاوازە تاجەکۆڵینی ڕێزلێنانیان هێناوە وتیانە بۆ وارسی ئەنفالکراوان و کەسوکاری ئەنفالکراوانیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو کۆمەڵی داواکاری جۆرا و جۆرانەیە بۆ بەرپرسانی باڵای حکوومەت جگە لە دووپاتکردنەوەی داواکارەکانی ساڵانی ڕابردوو لە دەستگیرکردن و دادگایکردنی جاش و مستەشارەکان و هێنانەوەی ڕووفاتەکان و ئەنجامدانی پشکنی دیێنەی بۆ ڕووفاتەکان و بۆ کەسوکاری ئەنفالکراوان ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر کۆمەڵی داواکاریانەیە بۆ پێشکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان لە ئاو لە کارەبا لە قیرتا و شۆستە منەچمە لای وارسی ئەنفالکراوان خۆیان داگیان سڵاو لەبێ فەرمی بۆ ئێرە ئێنارتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتایە لەم ساڵیادەیە پەیامی تۆ چییە؟ داواکاریم ئەوەیە بە قوربان من کۆمەڵی برانفالە پیاوانفالە خۆم کچەمار سێ برەمار خۆم کچەکە دەرچوومە نەکوڕم پێ کۆمەڵ سێ برامە فالە پیاوانفالە خۆم وتەینا کچێ دەرچوومە لەو بنەماڵە ئەی قەینا ڕۆڵ ئەمە حاڵە کوا ئینفادەر کوا چیان بۆ فال کردە ها ئێمە ئەوان بکردە حکوومەت خوێن هینەکان ئیمە بێنە حکوومەت فالەکە کردیانە حکوومەت ئینا نەیەنە حکوومەت نەکارەبای ئەمە پارێک زۆر مالی ئەستەنن مەعاشەکە کردە 2 مانگ جارێ ئێمە ئەژین ئێمە چیان بۆ فالەکان کردە ماڵوا هەیە پیرەژن تەقدەینا حوشەکە کەوتووە خەڵک بۆ خواتکردنانی ئەداتی ئێوە خوا قبوڵەکە خوا بێژی خوا ئەمە قبولکە چیان بۆمان کردە ئەخر بزە ئەوەتان بۆت کراوە چی ئەو ئێمە هەلوێ فڕاماندا چیە بۆ کراوە کۆڵێ پارێ ئاو کارە باو معاشەکە مێش هەبەشەوەی بدێنەوە حکوومەت ئەتر هیچ بەوە ناکری کارتان چیەوە کەسوکاران فەرق وەڵا کەسوکار ئەومان ئاومان بۆ بکەن کارە بامان بۆ بکەن ئەوەی وادا کەسوکاری ماوە حەقات هەلە خانەکەەوە تەختەینا وا کەسێ پرسیارێنا کۆ حەقەوانە بکە ئەیوانە من ئەبێ من ژیانم چی بێت لەگەڵ ئەو کچەکەیشم داهاتەشوی بەخوا ئێستا تەختەینام لە کولانێک باشە تەختەینام لە ساعتی سەر و منم گشتی ئەمەلیات ڕێ ئێرانە کوڕم پیان ڕۆی پیام ڕۆی خۆم کچەکەیشم داشی تەختەینام لە خانەکە ئەدەخوا بێش حەقمانەکە خوا حەقمان بکە جاش و مستەشارەکان جارێ دادگە بکەن هیچمان گەرەگنی برام وەڕانەوە بی سێ برام وەڕانەوە ڕۆی باوکم ڕۆی دایکم ڕۆی چیم دەستکەم مەگەر هەناساش گێرم قەت لە دەرە نەچێ قەت لە دەرە دەرەچیە ئاو کردە بدەم باوکم و ئەوە محەممەدە لە قاپێکە باوکم گیانی دەرچی من وتم گوا جەلالۆتی جەلالەوە لە قاپەکە گیانێدا باوکم هەر سێ براکەم فال بین پیان فال بی خۆم تەینا کچەکە خەڵکاوەڕبی بەخوا بۆیدا یاڕەبی ئەوەی شار خۆش بن زۆر ڕێستانێ دادگایکردن و دەستگیرکردن جاش و مستەشارەکانی ساڵانە داوایەکە بەخوا بەسوە ئابز مستەشارەکان باوکم من مەکینە و ڕانی بردە بنەکەن لەوێش گردیانیان لەوێش خۆم خەڵقەی دوێنم گەشتی خەلاص مستەشارەکان دادە بکەن هیچ باگەرەگری بۆ دەستگیر ناکرێن بەڕایتون حکوومەت نایکەن پارێ پێوەرەگەن نەحیاتم گشتی لە خاریجەکان خۆیان قایم نەکردە بۆ قەسر و بۆ پاخسارە و بۆ خۆیان چییە بۆ فال کراوە بۆ شەید کراوە بۆ شەید و فال چی کراوە ئاخر چی کراوە تو بریەوە کراوە ئای خۆیان پێقەڵەیەکردنەوە ئینە لە قەسر و سارە جوان ئەتر بۆ وان خوێندنەکانەما دانەوە ئەمە نوێیە ئەگەر فال نوێیە ئەمە حکوومەت ئەمانەینە حکوومەت قەت نگەینە حکوومەت هەبرایەکەم پشتگیری بی یەکێکم پێشمەرگە بکووە حەچەک و کەلپەل و شڕەکە ڕۆی بەخوا دەستێک کەلپەل لە دەست پوختە لە بەریان نەیبراکەن بەخوا پیاکەم قاتێکی کردی وە بەری نەکرد بەخوا ترخوا و پێغەمە خواقم کە خوای ئێوەش خۆش بنوادام ئاتفالەکانەکەن یاخوا ئێوەش بان چاوم بێن کەشتان خۆش بن بە قوربان ئامادەبوونەکەن بەڵێ دیارە بەشە لە کەسوکاریان فالکراون و پێشتر ئاماژەم پێکرد ناو بەناو دێنە سەر مەزاری ڕووفاتیان فالکراون وەک گوێتان لێبوونەمان زۆربیان داغ لە دڵن دڵپڕن لەوەی کە چەندین داواکاریان هەیە ساڵانی پێشوش ئاراستەی بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە بەڵام جێبەجێ نەکراون کاک بارام سڵاو لێبێ بەڕێزت وەک کەسوکارێکی ئەنفال و هاوکات چالاکێکی بوارێن فالیشی ئێوە ساڵانە کۆمەڵە داواکاری لە شێوەی یاداشت ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانەکەن ئەم داواکارانە دووبارەن بۆچی جێبەجێ ناکرێت بڕێت
بە جدی پێمان وایە ئیرادەیەک نیە بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانە لەبەرەوەی هیچ عقلێکی دامەزراوی ئیداری نییە لە وڵاتەیە چونکە من بە نمونەیەک شتێکەڵێم ئێمە لە دوای ڕاپەڕینبەرەی کوردستانی یەکەمین ئیشەوە بوو بڕیاری لێخۆشببوونی بۆ جاش مستەشارەکان دەرکرد بەڵام عەربە شیعەکان کاتێک لە 2023 سەدام حوسێن ڕووخا حکوومەتی تازای عراقی دروستکرا ئەوان قانونی ڕیشەکێشکردنی بەحسیان دانا ئەوە بوو ئەوەی کە پەیوەندی بە بەعسەوە بوو تا پلەیەکی زۆر نزمیش لە هەموو دام و دەستگاکان دوورخرانەوە و هەر شیعەکان خۆیان هاتن گروپی اختیالاتیان دروست کرد بۆ ئەو کەسانی کە زۆر تاوانبار بوون دەستیان سوور بوو بە قەتڵ و عامکردنی شیعەکانی خودکوشتنی کەسە دیارەکانیان ئەوانە لە ماوەی ساڵانی ڕابردووە کوژرانەوە دیارە لە کوردستانیشا کە سوکاریان فال پێم وایە بایی ئەوە کەسی چەکدار و ئەویان هەبوو بیانتوانێت شتێکی چاوکەن بەڵام ڕێزگرتن لە دامزرا و مؤسساتی حکوومەتی هەرێم وای کردێمە داواکانمان ئاڕاستەی ئەوان بکەین تا ئەوان بەو کارە هەستن بەڵام بەداخەوە ئەوانی شتا ئێستا لە ئاستی ئەو لێپرسراوێتیان نەبوونە نەیانتوانیوە ئەوە کەیچێک لە داواکاری سەرکیەکانی ئێمە بەجێ بگەین بەڵام ئەوەی ئێمە لە ئێستای بینین بە گوێرەی بە تێپەڕبوونی کاتەری کەلەوانە ئەمرن و ئەچنەوە بەردەم ئەچنەوە شوێنێک بەردەم بارگای خی گەورە کە پێمان وایە لەوێ عدالەتی تەواوەتی هەیە و هەر تاوانیان کردێ ئەوەی کە بە شێکیش بەشدار بێ لەوێ سزای خۆی هەروەرەگرێ بەداخەوە یەکێکی تر لە کارەکان کە ئەبوو بکرایەمە زۆر داوایەکەین قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیانی ئەنفالە کە ئەمە بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عراق لە کاتێکە لە کوێیت کەمترین ژماری خەڵک تیاچووە و ئەو وڵاتە زیانێکی زۆر کەمتری پێگەشتەوە بەراورد بە ئەنفال لە ساڵی 1990 بەدەوە تا ئێستا عێراق ملزم کراوە ساڵانە بەشێ لە بودجەکەی بێت تەرخانکە بۆ قەربووکردنەوەی کوێیت بەڵام تا ئێستا ئێمە لە عێراق کاوە سێمین سەرۆکۆماری کووردا کە نزیک 20 وەزیری زیاتری کورد هەبووە نزیکی هەموو جارکان سەر و پەنجاندان پەرلەمانی کوورد بووە نەیانتوانیوە ئەو بڕگەی یاسای دادگای باڵای تاوانەکانی عێراق جێبەجێ بکەن کە قەرەبوویەکی شیا و بکرێتەوە کە ئەگەر بکرێتەوە ڕەنگە بە کاراسانێکیش بە حکوومەت هێرێم بیتوانێت بەشێک لە داواکاری و ئەو خزمەت گوزاریانی کە لە ئێستای ئێمە داوایەکەین ئەوان جێبەجیان کردە زۆر باشە ئەم ساڵ جیازە ساڵانی تر داواکاری کە سوکاریان فالکراوان تا ڕادێ جگە لە داواکارەکانی پێشووکە دادگایکردنی جاش و مستەشار وێنانەوەی ڕووفات و پشکنینی دیێنەی داوای خزمەت گوزاریتانە کردبوو لەوانە ڕاکێشانی هێڵی ئاوی و پرۆژەی خزمەت گوزاری لە شۆستە و شەقامەمەە ئایا دۆخی خزمەت گوزارە سەرەتایەکان هێندە خراپە کە وارەسیان فالکراوان لە ساڵیادەکانە بیدن بە گوێی بەرپرسانی باڵا بەڵێ ئێمە لە 3-4 ساڵی پێشوە بەڕەچاوکردین و دۆخە ئابووری لە کوردستانە بۆ ڕەنگە کەمتر پێداگریمان لەسەر خزمەت گوزاریەکان کردو بەڵام لە ئێستا پێمان وایە دۆخی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان باشە داهاتێکی باش هەیە بۆیە کاتی ئەوەیە ئیتر ینی هەر ئای بە هەنێک لەو خاڵانەوە داواکاری باز بکەین لە دابینکردنی ئاو و کاربای بەردەوام ینی ناکرێت ناوچەیەکی فراوانی وەکو چەمچەماڵ کە خاوەنی زیاتر لە هەزاران ئەنفال و شەیدە تا ئێستا بۆنە هەفتەی جارێک یاخود زیاتر لە هەفتەیە خەڵکەکە ئاوی بۆ بێتەوە ئاوی حکومی تەوزەکرێت کە ئەکرێ ئەو پرۆژەی ڕەنگە بە چەند میلیۆن دلارێک چارەسەر کرێ حکوومەت هێرێمیش ئەو توانایی هەیە وەکو بینیمان لە ئەم دۆخی کە دروست بووە چەندی خێرخوازان ئاوکاریان کرد ئەگەر حکوومەت خۆشی نەتوانێت ڕەنگە داوا بکات لە کۆمەڵک سەرمایهدار لە هەنێ لەو کۆمپانیا زەبەلاحانەی کە لەم سنوورانە داهاتیان ماگانە بە ملیۆنان دۆلارە ئەوان بتوان پرۆژەی چوا بکەن کە بۆ خۆیان کردوێن نتوان بۆ خەڵکەکەش بیکەن سوودی لێبینێ ئیتر پێمان وایە کاتیەوە هاتووە کە یادەکان تەنها دروش و قسەی ڕۆتینی نەبوون بەڵکو لە پەنا ئەوەیە کارێک بکرێت بۆ خزمەتکردنی تەواوی نەوکو کە سوکارێن فال بەڵکو هەموو ئەو دانیشتوانی سنوورە و ئەو کەسانی کە لەم سنوورەیەشی منم دەرپەتا قۆزمە بۆی لێت پرسم لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی نەلاواتە لە دوای پرۆسی ئازادکردنی عێراق و چوونی کورد بۆ پێگەێنانی حکوومەتی ناوان تا چەند کار بن لەسەر پرسی ئەنفال و شێت کراوە ئەواتە تا چەند توانیویانە ئەو نوێنەرانی کورد لەوێ ئەم پرسا بەوێ بگەین و قەرەبووی مادی و معنی بکرێتوە بە دیاریکراویش لەسەر پرسی هێنانەوەی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتەکان ێستا لە هەر لەم چەمچەماڵێکی من و تۆ قسەیتیاکەین دەیان شاید حاڵەیە کە بە چاوی خۆیان گۆڕە بە کۆمەڵانیان بینی و ئێستا ڕزگار بوون ئایا تا چەند توانراوە سوود لە زانیاریەکان ئێمان بینەکە ئێستا چوونەتە تەمەنەوە ئەگەری مردنیشان زیاترە واتام ئەگەرم ئەم بەڵگە زیندوانە نەمێنن پرسەکە ڕەنگە هەڵدانەوە گۆڕە بە کۆمەڵانە قورسە بێت تا چەند ئەم نوێنەرانی کورتوانیانە بەجددی کار لەسەر و پرسە من پێم وایە بە کۆی نوێنەرانی کورد کە لە بەغابوون لە ئاستی پێویستانە بوون لە ئاستی ناساندنی کەیسی ئەنفالانە بوون یەک نمونەی زۆر بەسیط بێنەوە ساڵی پار لە یادی ئەنفالە دکتۆر بەرەمکو سەرۆکۆماری عێراق چووە سەرێکێک لە گۆڕە بە کۆمەڵەکان لەوێ بینیمان کەسێ هەستا
بەنای ڕێکخراوی خۆرخوازی و کۆمەڵە شعاراتی حیزبی ئەوەی وتە ینی بەداخەم دوای زیاتر لە 30 ساڵێش تا فێریەوە نەبوون کە ئەنفال قەزەیەکی نەتەوەیە ئێمە تا ئێستا ڕەنگە بەشێک لە بەرپرسانی عێراق و خەڵکی عێراق هەستیان زانیاری کەمترین زانیاریان لەباری پرۆسی ئەنفالەوە بێ و کۆمەڵێک شتە بوو کابوو بکرایی کە لەوانە ئەنفال بکرێتە مەنهەجی خوێندن لە سەرانسەری عێراقا یاخود کۆمەڵ کوژەکانی کورد بە شێوەیەکی گشتی نەکراوە پرۆسی قەرەبووکردنەوە داوای لێبوردنکردنی فەرمی لەلایەن حکوومەتتی عێراق چونکە بەعەس لە چوارچەوەی دەوڵەت وەکو مەنسومەیەکی حکومی ئەو تاوانی کردووە وەکو تۆمارکردنی هەموو شایەت حاڵەکان ئەکرا لە ڕووی هوەری لە ڕووی ئەدەبی بۆنە لەسەر ئاستی عێراق فیستیڤاڵی گەورە بکرێت تا ئەدیب و نووسەرانی ئەوانیش بهاتنە شارەزا بوونایە من ئاگدارم ینی نووسەری ناوداری عەرەب بۆ ئامادە بۆ بێ لەسەر کەیسی ئەنفال ئیشکا بەڵام بۆنە حکوومەتتی هەرێم هاوکاریش بکە کە هاتێرە داوەتنامەیەکی بکە تا ئێستا ئەوەش نەکراوە یعنی ئێمە بەدەر لەوەی ئەو بەرپرسانی کە لە عێراقان ڕەنگە لە نزیکی دەوڵات سەفیری عێراق لە وڵاتانەیە کورد ببێتن پرسیارەکەی ئەمان لە وڵاتانەیە لە چواردەی چوارە لە یادی ئەنفالا چیان کردو ئایا ئەوان توانیویانە لە ئاستی خوانەوە کار بکەن لە ئەو وڵاتانی کە ئەمان سەفیرین تایە ئەنفال بە جینۆساید بناسێنرێ کیمیاباران بە جینۆساید بناسێنرێ یعنی هەموو ئەوەی کراوە لە ساڵانی پێشوە بەشێکی چالاکوانان و ڕەوەندی کوردی لە دەرەوە کردوانە هەوڵی تاکە کەسی و خۆبەخشی بووە تا ئێستا پێم وایە پرسی ئەنفال بە شێوەیەکی گشتی جینۆساید بڵێن جینۆسایدی کورد لە سەردەمی ڕژەمی بەعسا ئەجێندای سەرکینی لە لای حکوومەتی هەرێم چونکە حکوومەتی هەرێم بە دوای شتێک ئاگرێ قازانجی زوو بەزووی دەستکەوێت ینی پرسیارەکە ئەوەیە لە کە بەڕێزت باسی گۆڕ بە کۆمەڵەکانەکەی بۆچی نەوتی دوور ناحی قادرکەرم ئەم شوێنانی کە ناوجەرگەی گەرمیان ئەگەنێتە بازارەکانی ئەمریکا و ئەوروپا ئەی بۆچی ناتوانێت ڕوفاتی چەند هزار ئەنفال کراو لە بیابانەکانی باشووری عێراقەوە کە ڕەنگە هەموو چەند سەد کیلۆمەتر لێمە دووربن بیانێنەوە لێرە ئەسپەردە بکرێن یعنی هەر ئەمە یەکێکە لە داواکاری زۆر بەسیتەکان هەر کەسێکی ئەمرێ ئازیزەکەی حەزەکە بێنێتەوە لە نزیکی خۆیان بێ گۆڕێکی هەبێ سەردانی بکە ئەوان بەدەلەوە ئەو هەموو گۆڕش کێنراتەوە تا ئێستا پشکنی دیێنەی بۆ نەکراو نەناسێنراونەتەوە کە ئەمەش بەشێکی ترە لە کەمتەر خەمیەکانی حکوومەتتی هەرێم و نوێنەرانی کورد و دەسەڵاتدارانی کورد بە شێوەیەکی گشت دیارە میوانی تری لێ کە سوکارن فالکراوان وەک پێشتر ئاماژەم پێکرد ناو بەناو دێنە سەر ڕووفاتیان فالکراوان لە مونەمەتیان فالی شەمسماڵ تۆ پەیامەچێت لە 32 ساڵە دیان فالەوە پێ وایە ئەم داواکاریانەی کە سوکارن فالکراوان ساڵانە بۆ دووبارەکرێتەوە بۆ جێبەجێ ناکرێت لەلایەن بەرپرسانی باڵاوە بەداخەوە حکوومەتتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی شێدان و ئەنفال کراوان هەموو ساڵە دێنە ئێرە کۆمەڵە قسەی بریقەدار و شێ بریقەدار پێشکەش بە کەسوکاری ئەنفالەکەن کە نایانتوانێت داخوازەکانیان جێبەجێکەن بەستەترین داخوازی کەسوکاری ئەنفال لە کراوانەوەی کە موچەیە ئەو موچی کە پێیان دەدەی موچێکی کەمە 400 تا 500 هزار دینار کە بەشیان ناکە و لایەنێکی دیکە ئێستا ئێرە پایتەختی شەیدان و ئەنفال کراوانە شوێنێکی گەورەی داهاتی هەرێمی کوردستان کە نەوت و غاز و سامانی سروشتی لەم شارەوە دەرەچێت ئەوە تا دەبینی ناحی شۆڕش کە خاوەنی گەورەترین کەسوکاری ئەنفالی تێدایە تا ئێستا دەڕۆژجارێ ئای خواردنەوە پێ دەگات تەنها ئای خواردنان پێ ڕەوا نابینە ئەم حکوومەتتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم بووە لە بەرامبەر ئاستی خزمەتگوزارەکان لە بواری پەروەردە تەندروستی هەموو بوارەکانی تر لایەنێکی دیکە حکوومەتتی هەرێمی کوردستان دەبووایە بیکردا ئەویش لۆبیەکی گەورەی ناساندنی جینۆسایدی ئەنفالە بە ئاراستەی نێودەوڵەتی بەڵام تا ئێستا ئەمەنەی کرد حکوومەتتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم بووە ئەوەشی کە کرا لەسەر ئاستێکی کەم کراوەکەویش خەڵکی چالاکی بواری ئەنفالیان ڕێکخراوەکان بواری ئەنفال ئەمایان کرد لە دەری وڵات کە ئەنفال بناسەنە شوناسی ئەنفال بکەنە ناسنامەیەک بۆی کە بتوانن لۆبیەک بۆ نەتەوەی کورد دروستکە لەسەر ئەوەی کە بتوانن ئەنفال بێتە ڕێخۆشکەری بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردیان مافەڕاوەکانی کوردیان ئەوەی کە ئەبینین لە ئێستادا 250 سەرۆکجار لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە داوا کراوە ساڵانە کە سوکاری ئەنفال داواکەن ئەم جاش مستەشارانە بدرێنە دادگا بەڵام نەدراونەتە دادگا مستەشار و جاشەکان ئەوانی تاوانباری ئەنفال موچەکانە لە کەسوکاری ئەنفال زیاترە لایەنێکی دیکە دەبێت حکوومەتتی هەرێمی کوردستان داوا لە حکوومەتتی عێراقکە ساڵانە قەروبی مادی و معنەوی کەسوکاری ئەنفالکە لە 2023 سەدام ڕوخاوە حکوومەتتی عێراق ڕوخاوە حکوومەتتی هەرێمی کوردستان بە جدی کاری لەسەر هێنانەوەی ڕوفاتەکان نەکرد کە بێتەوە ناو ئازیزەکانیان من کە سزانم تاکو ئێستاگە چاوی لە دەرگای ئەوەیە کە ئازیزەکەی بێتەوە بە مردیش بێتە بەردەستی بەڵام حکوومەتتی هەرێمی کوردستان نەیتوانیوە کارێکی وا بکات بتوانێت کەسوکاری ئەنفال کراوان ڕوفاتەکانیان بێنێتەوە ناوخواان بەڵام بەداخەوە حکوومەتتی هەرێمی کوردستان زۆر کەمتەر خەمە و لە بەرامبەر هەموو داخوازەکانیانە تەنها لە ساڵیادی ئەنفالە دێن کۆمەڵی قساکەن تازەگوڵنیە دانن هیچ پامێکی دڵخۆشکەریان پێنەیە کە لە ڕووی مادی و معنەوە کەسوکاری ئەنفال ئاسوودە بکات.
سپاس بۆ ئامادەبوون بەڵام ڕادەوەی جۆت لێ بووە بینەری بووی وتەی ژمارەیەک لە کەسوکاریان فالکراوان و چالاکانی بواریان فال بۆ پێشتر ئاماژە پێکرامان جەختەکەنەوە لە کۆمەڵە داواکاریکە داواکاریەکانی ساڵانی ڕابردووە خوان ئاماژی بۆکەن بەرپرسان بەڵێن بەڕیانی کردوون و داواکارەکانی نەخسۆتە بواری جێبەجێکردنەوە دێمە بەلای تۆ گە پرسیارت نەبێت. سپاس ڕزگار. پەیداری ئەنجومەنە سەربازی ئارتەشە لیبیای ڕاگەان چەکدارێکی کورد